زۆر سپاس سەرەتا بە خێراتنی زاری کرمانج دەکەم و سپاس بەم دەرفەتە. ڕاستیدا ئەو ئاگاداریەکە ئێمە بڵاومان کردوتەوە تایبەتە بە گواستنەوەی ڕاژەی فەرمانبەران دوای ئەوەی ئێمە بە نووسراوێکی فەرمی ئاراستی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرمان کرد و لەوێشەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا دواتر بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران. بە سپاسەوە ئەنجومەنی وەزیران گشتاندنێکی کرد بە ژمارە 820 لە هەفتەی 2024 بۆ سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە گواستنەوەی ڕاژەی فەرمانبەران لە فەرمانگەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور و بەپێی ئەو پسپۆڕیانە و ئەو ژمارەیەکە ئێمە دیاریمان کردووە. لێرەدا حەز دەکەم ئاماژە باوە بکەم لە ڕاستیدا ئەنجومەنی وەزیران ئەم گشتاندنی کردووە جەخت دەکاتەوە لە پێویستی پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور بە فەرمانبەران بۆ و هەر فەرمانبەرێکی بەڕێز ئێوێ داواکاری پێشکەش بکات و درێژە بە خزمەتی خۆی بدات لە پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور. ئەنجومەنی وەزیران لە گشتاندنەکەیاندا زۆر بەڕوونی ئاماژەی پێداوە کە کاری پێویست ئەنجام بدەن و دواتر بەرز بکرێتەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ بڕیاردان لەسەری. ئەماش سەرجەم وەزارەتەکان دەگرێتەوە بەبێ جیاوازی. ئێستادا پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور لە سێ بەشی زانستی پێک هاتووە و بەشی پەرستاری و بەشی زانستی کارگەڕیکار و تەکنیکی وەرگێڕان. لە ساڵی ئایندە ئێمە پلانمان هەیە و بەشی تری نوێ بیکەینەوە بەپێی پێداویستەکانی بازاڕی کار ئێمە هەوڵمانداوە و بەپێی پێداویستەکانی دەڤەرەکەش ئێمە ڕاچاومان کردووە. بەڵام کاتێک بەشی زانستی دەکرێتەوە کاتێک ستافێکی پرۆفێشناڵ ئامادە بێت و هەروەها لە بواری باڵەخانە و تاقیگا ئامادە بن ئێمە کار بۆ ئەکەین و لە ئێستادا پرۆپۆزەڵەکانمان ئامادە کردووە کار لە بۆ دابینکردنی ستافی ئەکادمی دەکەین و هەروەها بۆ دروستکردنی باڵەخانە و هۆڵەکانی خوێندن و هەموو ئەمانە لە بەرنامەی ئێمەدا ینی کار لەسەر کراوە بەڵام ڕەنگە کاتی پێویست بێت تا ئەوانە هەموو جێبەجێ بکرێن. و تەرکیزیشمان لە ڕاستیدا لەسەر کواڵیتی فێربوونە و فێربوونێک کە لە دەرەوەی هۆڵەکانی خوێندن ڕنگ بداتەوە تەنها ئەوە نەبین کە بڕوانەمە ببەخشین. جا بۆیە ئێمە پێداگیری لەسەر کواڵیتی فێربوون دەکەین لەسەر کواڵیتی فێربوونێک کە ئەو دەرچووە دەردەچێت لە پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور یاخود بڵێن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەگشتی دەرفەتی کاری هەبێ لە دوا ڕۆژدا. لە ڕاستیدا ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور کە بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە وەکو دیاریەک لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بەو دەڤەرە کرد کە دەڤەرێکە پڕ لە خەبات و قوربانیدان بۆ جێی ئومێدی خەڵکی دەڤەرەکە و هەموو کوردستانش بەڕاستی بێگومان هەبوونی دامەزراوەی خوێندنی باڵا لە هەر دەڤەرێک و ناوچەیەک گرنگی و بەهای تایبەت بەخۆی هەیە لە بواری بۆ نمونە ئابووری و لە بواری کەلتوری لە بواری ڕۆشنبیری و فێربوون و دەرفەتی فێربوون دەڕەخسێنێت بۆ گەنج و لاوی ئەو دەبەرە بۆ نمونە. جا پەیمانگەی تەکنیکی مێرگەسوور لەم ڕوانگەیەوە هەرزوو کەوتە سەر پەیخۆی و بە سپاسەوە بە هاوکاری و پاڵپشتی نووسینگەی جەنابی مەلا مستەفا بارزانێ کە هاوکارمان بووە لە سەرخستنی ئەم پرۆسەیە ئێستا بوویتە جێگای ئومێدی خەڵکی دەڤەرەکە و هەموو کوردستان و بەشێکی زۆری ئەو کلێنانە پڕ کراینەتەوە کە پێشتر هەبووە بۆ نمونە قوتابی هەبووە دەرفەتی خوێندنی بۆی نەڕەخساوە بۆ نمونە لە دەرەوەی سنووری قەزای مێرگەسوور. جا ئێمە بەشێک ئەو کلێنانەمان پڕ کردوتەوە بۆ نمونە ئێمە بەشی ئێوارانمان کردەوە کە دەرفەتێکی زۆری ڕەخسان بە کچی کوڕی ئەم دەبەرە کە ساڵانێک بوو دابڕابوون لە خوێندن یان دەرفەتیان نەبووە لە بەرهەر هۆکارێک بوو بێت و ئەمە یەکێک بووە. لە ڕاستیدا هەبوونی کۆلێج یان پەیمانگە یان زانکۆ ئەوە بەپێی پێویستی دەڤەرەکە بڕیارەدا بەپێی بڵێن گرنگی خۆی دەبێت
لە کاتێکدا ئەگەر بارودۆخ گونجاو بێت ئەگەر ڕێژەی دانیشتوان زۆر بێت ئەمە گرینگە خۆی لە خۆیدا بەڵام ئەمەش دیسان بە پلان و استراتیجەت و بە دیڕاستکردنی بارودۆخەکە هەیە و بە پێی نەخسی کۆمەڵگا ئەم مؤسسانە دەکرێنەوە.